پرسی سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە دۆخێکی مەترسیدادایە بەهۆی ئەو تداخلە زۆرەی کە هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە لەناو دادگاکانش دەیکەن. ئەمەش بۆ خۆی جێگای پرسیارە ئایا حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا ئەیەوێت یاسا سەروەر نەبێت یاخود ئەیەوێت تداخل لێ بکات بۆ بەرژەوەندیەکانی تایبەتی خۆی کار بکات. بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆیە بۆ خۆی لە ڕەوی یاسایەوە کارێکی نایاسایی بوو. کێشەی ئێمە پارێزە لە هەرێمی کوردستان ناو دادگاکاندا ئەوەیە کە ئیجراتەکانی ناو دادگا ئەوەنە خاون هەتا دۆسیێکی لای ئەکرێتەوە زۆری پێچێ. بەڵام ئێمە پارێزەر هەمومانەوە سەرمان سوڕما ئەم پرسە ئەم دۆسیێ بۆ ئەوەنە زوێگلایی کراوە. ئەگەر لایەنی دەسەڵاتدا تەداخولی لەم کەیسە نەکردایە ئەکیدین وەکو هەر دۆسیەیەکی تر لانی کەم 4 بۆ 5 ساڵی پێچوو کە ئێمە دایان دۆسی ترمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە بە پرسەکان یاخود کوڕە بە پرسەکان لە ناو هەرێمی کوردستاندا تاوانێکیان کردووە هەتا ئێستا دۆسیەکان ناو دادگاکاندایە و هیچ مەرحەلەیەکی لە کۆڕینەوەی تێنەپەڕاندووە. دۆسیەی ئەو شەشگیراوەی بادینانیش بەخۆی جێگای گومان بوو و بەڕوونیش دیار بوو کە لایەنێکی دەسەڵاتدار ئامانجێکی دیاریکراوی هەبوو لەم دۆسیەدا و تەداخولەکەی بە ئاشکرایی دیار بوو لەم دۆسیەدا. بۆ ئێمە ئەو شش کەسە ئەزانی کە هەشتیان ڕۆژنامە نووس بوون کە ئەبووە پێی یاسای ڕۆژنامە نووسی سزا بدرانایە. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە دادگاکانی هەرێمی کوردستان هەتا ئێستا دادوەرە بەڕێزەکان کار بە یاسای سیستەمی کار بە یاسای ڕۆژنامە نووسی ناکەن هەمیان ئەگەڕێنەوە بە قانونی عقوباتی عێراقی. بەڕاستی من لێرەدا کەم و کوڕێک نابینم بۆی کە بگەڕێنەوە بە قانونی عقوباتی عێراقی چونکە ئەمە قانونێکمان هەیە کە یاسای ڕۆژنامە نووسیە. وەکو ئەوەی کە ئەوان پێیان وایە کە بڵاوکردنەوەی ڕسمێک لەگەڵ گەریلایەکدا کە بۆ خۆیان ڕۆژانە باسی ئەوە دەکەن کە ئەم گەریلایەنە لە هەرێمی کوردستانە پێیان وایە کارەکەن لە پێناو ئازادیدا کەواتە بۆ منێکی تاک ئەگەر پارێزەر بم ئەگەر تاکێکم لە کۆمەڵگادا بۆ من ئاساییە ڕۆژانە لەگەڵ هەر گەریلایەکە ڕەسم بگرم لەگەڵ هەر کەسێکە ڕەسم بگرم چونکە من ڕۆژنامە نووسم من کەسێکی ئاساییم پێم خۆشە ئەو ڕسمە بگرم. ئەمە نیشانەی ئەوە نییە و بەڵگەی ئەوە نییە کە تۆ وەکو مستەمسەکێ بەکای لەناو دادگایە کە من هەواڵێکی یاخود سیخوڕیەک ئەەکەم لە هەرێمی کوردستاندا. دیارێ وەکو سنتەری پەرپێدانی کوراسی مافی مرۆڤ لە وەکو ڕێکخراوێکی گرنگتر بە بواری سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە و تۆمارکردنی پێشێلگارەکانە پێشتریش ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لەلایەن ئاسایشەوە بڵاوکراوی جا سلێمانی بێ هەولێر بێ هەر شوێنێکی تر بێ لە قسەی خۆمان کرد وتمان ئەمە کاکە ئەمە کارێکی هەڵەیە و ناکرێ و لەبەرەوەی لە ڕووی یاسایی ئەسڵەن ڕێپەیراو نییە ئەبێت دادگا خۆی بڕیار با بەوەی کە ئەمە یاخود ڕەئی دادگا وەرگیرە لەم بابەتەیە کە بەپێی مادەکانی ئوسوڵی محاکەمات جەزایی زۆر بەوازحی زۆر بەڕوونی هەتاڵێ لایەنێک کە ببێتە سەبەب بۆ ئەو بڵاوکردنەوەی ئەو بەڵگانە کە لەوانەیە ئەمە زەرەر بگەێنێ لەوانەیە تەدەخولات ڕووبا لەوانەیە کۆمەڵە پێشەرگاری کە بە دوای خۆیان بێنێ لەوانەیە هەندەر بێ بۆ ئەنجامدانی تاوان بەپێی قانونەکە وایە ناکرێتەوە بێ ئەم بەڵگانە پیشانی هاوڵاتیان بێ بەم شکلی کە ئێستا ئێمە ئیبین لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە. بەڵام ئەوەی کە زۆر عەفومکە ئەوەی کە زۆر لەم بابەتەیە زۆر خراپترە و پێشێلگارەکە دەهێندەیە ئەوەیە کە ئێمە ئەو گرتە ڤیدیۆیە باز لە دۆسیەکەکە ئێستا ئەم دۆسیە بچێتە بەردەمی دادگای پێداچوونەوە. یعنی ئەوە ئەم لایەنە ئەمنیە خۆی زۆر لەوە باشتر تێبگەیشتە کە شتێکی پێوترێ یاسای قانونی سوود محاکەمە جەزایی ڕێگە بەمە نایە ئەم دۆسیەک لایی نەکراوەتەوە لە بەردەمی دادگایە. یعنی تۆ بە چه هەدەفێ بە چه ئامانجێ ئەم گرتە ڤیدیۆیانە بڵاوەکەیتەوە بۆیە ئێستا مەسئولیاتەکە کەوتۆتە سەر شانی داواکاری گشتی و دادگاکە بۆ ئەوەی داوا بکەن کە لایەنی کەم تەرخەم لایەنی ئەوەی کە هەستاوە بەم کارە سکاڵای یاسای لە دژی تۆمار بکرێ بەڕاستی. ئێمە ئاوایە حتا ئەگەر ئەمە بابەتەکە ئەوە قسەیە ڕاستە ئایا ئەمە ئەم بابەتە جارە تاوان تەشکیلەکایان نە ئەوەی کە ئێمە بینیمان ئەمە خۆی جێگەی پرسیارە و جێگەی گومانە یعنی بەڕاستی کاڵێن پرسیارە جێگەی گومانە یعنی ئایا ئەوە بێ بە تاوان. بەڵام قسەکەمان لەسەر ئەوەیە ئەسڵەن ئەم بابەتە لەناو دۆسیەکەیان نەبیت و نەزانیت و بەپی ئەوەی کە ئێمە بیستومانە بە دۆداچوونمان کردووە پارێزەرەکانی خۆیان لەڵێن کاکە ئەم دۆسیانە لە بەردەمی دادگا پیشانی را و ئینکاریان لێ کردووە توانەمانە حتا مۆزوعی تۆمارە دەنگیەکان ئەوانە ئینکاریان لێ کردو ئەوان اینجاوەی کە پیشانی راوە ئەوەش کە ئێمە بینیمانەوەی کە خەڵک بینی بەڕاستی ئەمە جارێکتر ئەوە دروستەکاتەوە یعنی باشە کوا مۆزوعی سیخوڕی ئەمانە لەکوایە ئەم کەسە ئەگەر ڕۆژنامە نووسە ئەوەی کە پیشانی راوە من نازانم شتی تر هەبێ لەو چوارچێوە قسە ئەەکەم ئەگەر ئەمانە سەحەفین سەحەفی چۆن ئیشەکە سەحەفی نابێ بچێت تەحقیقی سەحەفی خۆی بکەم نابێت ڕسمی لابێ و گردەی ڤیدیۆیی لابێ و نابێت ڕسمی شوێنێ بگرێ یعنی باسی نازانم چاڵێکی بیرێکی نەوتەکرێ باشە باز لە بیرێکی نەوتی یاسایی بکرێت چۆن باسی بکەم ئەم سەحەفیە بۆیە بەڕاستی بابەتەکە سەر لە بەری نایاسایی بوو بە پێی ئەو مادەی کە باسم کرد و هەم دۆسیەکە خۆشی بە جۆرە لە جۆرەکان نەبووە ئەو کارە بەم شێوەی بکرایە و تەنها من دڵنیام من بابەتە بۆیە بڵاوکراتەوە بەس بۆ دروستکردنی فشارە و
نەک فشاریش تەدەخولکردن لەو بڕاری کە دادگای پێداچوونەوە بە هەر جۆرە لە جۆرەکان بیە بڕارێک بە ئەم زەختە بۆ ئەوەیە. بەگشتی هەر لە سەرای دەستگیرکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی دەڤەری بادینان لەسەر ئازادی ڕادەربڕینیان لەسەر ئەوەی کە نیەتیان هەیە بۆ ئەنجامدانی خۆپشاندان و هەر کار و چالاکیێکی مەدەنی دەتوانم بڵێم لە سەرەتای دەستگیرکردنەوە کۆمەڵی خروقاتی یاسایی زەقیتیا بۆ کۆمەڵی خروقاتی زەقیتیا بوو کە پێچەوانەی دەستور پێچەوانەی ڕێکەوتنامە تایبەتەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ بە دیاریکراویش ئازادی ڕادەربڕین. لەبەر ئەوە لەسەر و هەمویانەوە یەکەم لە ماوەیەکی تحقیقاکە نزیک بە 6 مانگی خایاندووە ئەم کەسانە پارێزەرەکانیان نەبینیوە و نەیانتوانی و کە سوکاریان سەردانیان بکە کەمە خەرقێکی قانونیە و خەرقێکە پێچەوانەی یاسایە ئەو یاسایانەی هەم لە عێراق بەرکارە هەم لە هەرێمی کوردستانیش بەرکارە. پێچەوانەیەکی تری یاسا کە مامەڵە لەم کەیسەدا کراوە ئەویشەوەیە بەپێی یاسایەک مامەڵیان لەگەڵا کراوە کە ئەم یاسایە دەتوانم بڵێم بۆ خۆی حاجزێکی گەورەیە لە بەردەم ئازادی ڕادەربڕین و مەترسێکی گەورەشە لە بەردەم چالاکوانان و ڕۆژنامەنووسان کە یاسای ژمارە 20 ساڵی 2023 ئەم یاسایە یاسایەکی هەموار کراوە کە ئەو کاتە پەرلەمان یەک ڕنگ بووە کە لەلایەن یەک دەسەڵاتی و یەک حزبی سیاسیەوە قۆرە کراوە و هاتوون بەشێک لە یاسای سزادانی عێراقیان هەموار کردوێتەوە و ئەم یاسایان پێ دەرکردووە. بۆیە دەتوانم بڵێم بەگشتی پرۆسەی دادگاییکردنەکە و سزادانی ئەم چالاکوانانە مەترسێکی در و پاشەکشەیەکی گەورەی تری ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و کاری کای کۆمەڵگەی مەدەنی و کای میدیا لە هەرێمی کوردستان چکە هەریەکە لەمانە بۆ خۆیان ئەکتیڤیست و چالاکوانی بواری مافەکانی مرۆڤ و میدیا و هەتاوەکو دوایی بوون و خاڵێکی تر و پێشنکاریی تری نەو پرۆسەی دادگاییەکە ئەوەیە کە ئەم دادگایە بۆ خۆی شوێنی مەکانەکە یاخودەوەی پێ و لە اختصاسی مەکانێکە لە دهۆک بۆ بەڵام لە هەولێر ئەنجام دراوە لە کاتێکی زۆر کەمە دەتوانم بڵێم لە نەتیجەیە ئەم کەیسە ئەوەندەی تر هەرێمی کوردستان بەرەو دواوە بات ئەوەندەی تر هەرێمی کوردستان لە ڕووی ئازادیە گشتەکان و بە تایبەتیش ئازادی ڕادەربڕین پاشەکشێ پێکات. لە ڕاستیە هەر کارێک وەکو لە سەرەتایەکی مەبدەئیشی قانونی هاتووە هیچ کارێک تاوان نییە ئەگەر بێت و نەسێکی یاسایی لەسەر نەهاتە بێ. بۆیە ئەمەی کە ئەمانی پێ تۆمەتبار کراون و پێ دادگایی کراون دەتوانن بڵێم داتاشین و دروستکردنی دۆخێکە و ئەستوریەکە لە پشت ئەمەوەی کە ئەم کەسانە پێدادگایی کراون ئەگەر ئەو کارانەی کە کراون بە پێی قانونانی کە هەیە و بەپێی مبادیەکانی دەستور و بەپێی بنەماکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەبڕین دەتوانی بڵین تاوان نییە و ئەمە جەریمە تەشکیل ناکە بەڵکو ئەو دەسەڵاتە سیاسەیە کە پێچەوانەی ئەوان بیری کردوێتەوە و نەیویستووە هەمان لە هەمان ئەو ڕۆتە بێت کە ئەو قیادەیە کات و سەرۆکایەتێکە درێژکراوە و یاخود خستنە ڕووی ئەو ڕوو ڕاستەقینەیە کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی سیاسی حکومەکات کە دەسەڵاتێکە پێچەوانەی مەدەنیەت و دیموکراسیە و یەک نایەتەوە لەگەڵ بنەماکانی دەوڵەتی دیموکراسی و دەوڵەتی موسساتە بەڵکو بە پێچەوانەوە نزیکە بێتەوە لە دەوڵەتێکی تۆتالیتار کە یەک کەس حکم کات و یەک کەس حاکمی مطلق بێت و هەر کەسێک لە دەرەوەی ئەو ڕەوت و ئەو نیەتە بێتەوە مەسیری وەکوانەی لێدێ کە سزادراون.